ئێوارەتان باش خەڵکی کوردەوار امیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. زەرورەتی دیبەیتەکەی ئەمشەوی ئێمە ئەوە بوو کە خوێنە کاک مستەفا بە فیڕۆ نەچێت و ئەو بوعدە ئەسڵیەی کە کاک مستەفا سەلیمی بوو زایل نەوێت لەناوە نەقشە و تەوتەکانە مشتێک زۆڵ دەهاتی کە خەریکن مانۆڤری لەسەر ئەدەن و ئەیکەن بە بوعدە تەبلیغاتی. ئێمە لەو دەرگایەی وا ئەمان تێنە ناو و گەرەکیانە بێنە ناو ناینە ناو کامە دەرگاس ئەو دەرگاوە ئەمان تێنە ناو. ئەو دەرگا کە عەلیە جەوانمەردی دەم چەرمگەکەی دوون پایەی وزارەتە ئومورە خارجەی یاڵەتە متحدەیە ئەمریکا و نۆکەرە بەیتە ڕەحبەری خەریکە لە ژێرە دەسە پارتیە دیموکراتە کوردستانە عێراق لە جێبەجێکردنە سناریۆکانە سپای پاسداران ڕۆڵە سەرەکی ئەگێڕێت و خەریکن لە داستانە مەرحوومە مستەفا سەلیمی سەناریۆیەک جێبەجێەکەن. ئەگەر ئێوە تعقیبە قسەکانە ئەمانە بکەن بە تایبەتی ئەو تەئاتروشەوەی کە لە NRTیا کردی و پاشان لە ئێران ئینتەرنەشناڵ بە مەسئلەیەک پەی ئەوەن. هەر ئەو کەسانەی وە مستەفا سەلیمیان لە یەکێتی گرت و تەحویلە جمهوریە ئیسلامیە ئێرانیاندا، هەر ئەوانە لەگەڵ عەلیە جەوانمەردیە مەسئلەکەیان ئفشا کرد. پاسگۆڵیدا یەکێتی پاسگۆڵیدا بە ئێران و ئێران فەورەن نەیکێشا 24 ساعت کاک مستەفای سەلیمی ئێعدام کرد. بۆ ئەگەر تەوەجۆ بکەن ئەم خائنینە بە بەشەریەتە، ئەم دوژمنانە بەشەریەتە و تابینە قاقایان لە کەسافەت و لەجەن ئاغشتن و ناوی ئەنێن سیاست خەریکن لەسەر سێوە تەربازیەکەن. یەک، معرفیکردنی قارەمان و شۆڕشگێڕێکی ڕاپەڕینی وەکو مستەفا سەلیمی. ڕاپەڕینی بە چه مەعنا؟ ئەوە مەتۆدە ئێمە بوو، ئەوە قسەی ئێمەس کە ئێژین بدەن لە نخاع دەوڵەتە ئێرانی. ئەمانە هاتن بیکەنە جەردە، بیکەنە دز، بیکەنە سیاسی. سیاسی چی بووگە؟ سیاسی لەم کوردەوارە ئێمە یعنی چی؟ یعنی هەر توورەکە وەسەرێکی دەمە قۆپان لە پێی فاسۆلیا خۆرە مشەمشکەرە دەرە نەهاتهای ئەمنیەتیە کۆرپۆرێشنەکانە منتەقە سیاسیە. نه، ئەمە ڕۆڵەی قارەمانە سەقز بوو، وا ئێشێ ئەسفاڵتەکانی سەقز ماچکەی بۆ ڕۆڵەی قارەمانی وا دایە دەرەوە. واوە تەنهایی دای لە مەرکەزە فەرماندەهیە نیرویە ئینتزامی لە شاری سەقزە. ئەو ڕۆڵە وا دوو نیروی کەسیف و چەپەڵی دەوڵەتی ئێرانی تۆپاند و 17 ساڵە کەس خۆی نەکردگە سەخاوەنە ئەو کارنامە، کەس باسی نەکردگە. ئەمانە گەرەکیانە ئەم پیاگە لە ئەوڵەوە کردیان بە دز و جەردە بیکەن بە سیاسی ڕۆڵەی قارەمانی وە، پاشان بیکەن بە بازیهای تەبلیغاتیە بەینە خۆیان، مردمیش لەم دەرگا بێتە ژوور. و کامە دەرگا؟ دەرگای ئەمەی کە کوردێکی مەزڵومی ڕۆژ هەڵاتیان گرتگە و تەحویلیان داگە و ئایسکمان ئەسووتێت و بەڕاستی نامەردی بوو. نه، ئەمە ئەو داستانە نییە، ئەو داستانە نییە. عەلیە جەوانمەردی خەریکە فیتە جناحێک ئەدا لە ناوە یەکێتیە و ئاشکارا لە ئیران ئینتەرنەشناڵە ئێژێ جناحە حاکمی یەکێتی ئێرتباتە مستەقیمیان هەستە کە ئێرانە و کارە ئەوان بووگە. ئەوەڵەن ئێوە یەکتان نییە بەچە دەوڵەتە ئێران نەوێت، یەکتان نییە بێ ئەزنە سپاهە قودس دەوڵەتە ئێرانی ئاو بخواتەوە، یەکتان نییە کارنامەیەکی لە خیانەت و لە ڕزاڵەت و لە پەستی و لە نۆکەری تۆمار نەکردوێت. بەڵام تۆ گەرەکتە لە سناریۆی مستەفا سەلیمی ئستفادە بکەی،
نانەخوات بخۆی تۆ کاورای دەم چەرمەگە کارمەند دوونپاگەی وەزارەتە ئومورە خارجێ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بەچە ئێران بەچە دەستگاهە وەلایەتە فەقیه و سپای پاسداران لەم وەسەتە بووی تۆ تریبون مانۆڤرهای تەبلیغاتی بەی پرۆژەهای دەوڵەتە ئێرانی جێبەجێکەی بە پۆپۆلیزم بازی لە مەرگە مستەفای سەلیمی ئەو ڕۆڵە قارەمانە تۆ گەرەکتە ئیستە کریدیت بێریتە دەرەوە پارتی و پەلە پەترۆتی خۆی قاتیەکە كأنه دفاع حق زندانيشي سياسي روش هەڵات بکە ئەوەڵە نێوەدانە بەدانەتان مقەسرن نەم تەوەهمی ڕۆژهەڵات و باشوورەی وا دروستان کرد و شەخصی مستەفا سەلیمی دووچار ئەم تەوەهەمە بوو بۆیە چوو بۆ پێنجوێن ئەنا چوو بە سەرەخس ئەنا چوو بۆ بەلوچستان ئەنا پەنای ئەوردە تاجیکستان ئێوە بوون ئەم تەوەهمە باشوور و باکوور و ڕۆژ ئاڤاتانە خستکەسە ناو زەهنە مەردم تەوەهمە ئەمنیەتیە سازمانهای ئیتلاعاتی و نظامیە دەوڵەتە ئێرانی جوولەکەی ئانووسیە و کارە ئێوە بوو بۆیە کەس خۆی ناکاتە ساحێوە کارنامەکەی کاکە مستەفای سەلیمی ڕاپەڕی وتی ئێمە ئۆپن سۆرسین و ئێمە ئەنگیزەی ئینقلابی و بیرە ئینقلابی تەزریقەکەین فرێکیان هەڵگەڕیانەوە وتیان پەیمانە حەیدەری لە لەندەن پاڵی داگەسە و جێگەی گەرمە لەبیرتان دێ ماجەرای ئەحوازیەکان وا دایان بە ناو چاوانە دەوڵەتە ئێرانی ڕژەکەیان کوتا هەر ئەو وەختە من حمایەتم لێ کرد هەر ئەو وەختە بەڵام دەوڵەتە دانمارک سێ ئەحوازی گرتن چون لە پەیجی فەیسبووکەکەی خۆیانە حمایەتیان کردو لەو عەمەلیاتە من ئێستا لەم بریتانیا وا تۆ فکرەکەی جێگەکەم گەرمە مەسئولیەتە ئەو کارەی وا مستەفا کردی ئەیگرە بە ئۆهدە و خەتا بە خەڵکی کوردەوار ئێژم ئێمە ئێشێ بە ملیۆنها ڕۆڵەی وەکو مستەفا سەلیمی دروستکەین دا تۆ بزانم جورئەت ئەکەی لە کۆیە مەسئولیەتی کاری مستەفای سەلیمی بگریتە ئۆهدە تۆ ئەو پیاگە هەی وا جێگەکەت گەرمە جێگەی تۆ فرە گەرمە لە کۆیە زاتت نییە مەسئولیەتە ئەمە بگریتە ئۆهدە تۆ ئەزانی مەسئولیەتە کێ ئەگریتە ئۆهدە تۆ مەسئولیەت و مەوزەعت مەوزەع فاسۆلیاس مەوزەع فەسادە مەوزەع تۆلیدکردن و باز تۆلیدکردنە ئەندیشەی سوڵتەی دەوڵەتە ئێرانیە تۆ لە هەر کوێیەکە ئاشخاڵ جەمکەرێک و ئاگر کوژێنەرەوەیەک تحت ناو فعالە مەدەنی هەڵخات و ئەوی تۆ ساحێری شەڕعەکەی لەسەری چون ئەوە مەوزەع فاسۆلیا خۆریەکەت بۆ تەکمیل ئەکا تۆ وەلێ تۆ ناتوانی لە کارنامە لە عەمەڵە ئینقلابیە مستەفای سەلیمی دفاعەکەی ئەوە من دفاعم لێ کرد ئێوە مشتێ سەخیف بێشەرەفن و حیج بۆنێکتان لە حیج مافێکی ئینسانی پێوە نییە کورە ئێوە مشتی حرامزان وا ئەتانوت تاڵەبان و ئەفغانی چەپەڵ و دواکەوتگ و ڕیشچڵکنن وەلێ ئەو ڕۆڵە ئەفغانیانە دنیا ڕوویان تێکرد کاورایەکی عەرەب لە خاکەکەیانە بە ناوی بن لادن تەحویل بن تەحویلیان نەدا لەگەڵ ئیاڵەتە متحدەی ئەمریکا هاتنە شەڕ تەحویلیان نەدا ئەوە 20 ساڵە ڕۆڵەی ئەفغانی تۆرۆبۆرۆ بە بۆمبە ئەمریکایی ژێر و ڕوو کریا ڕۆڵەی ئەفغانی ئەو نەنگیە نەهاوردە ناو چاوانی خۆی چۆکی دانەدا بۆ ئیاڵەتی متحدەی ئەمریکا چۆکی دادا بە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئێوەیش مشتی حیز و دز و گەوات بڕۆن گەوادی خۆتان بکەن بێشەرەفینە ئێوە بەشەرن ئێوە مشتی حرامزایی پەترۆ دۆلاری تەجاوز پێکریاگن وا بێجگەن لە مەفعولیەت لە زندگیتانە حیج چێکتان نەفەهمی ئێمڕۆژ گەرەکتانە مانۆڤر بهێن
گەرەکتانە لەسەر خوێنەکەی کاکە مستەفا مانۆڤر بدەن مشتێ پۆفیوزە وەکو ئێوە دانەیە پۆفیوزە بەچکە پێژاکی هەز وا مەعاونە محسن ڕزایی بوو وا بەخشدارە سەرواوا بوو وا 12 شغڵە حکوومەتی لە جمهوری ئیسلامیا بوو تێ هەڵدریاگەکەی مەریوان وا ناوی عەباسی یەگانەس بێن بڕۆن دوێکە چیقەچیقی بوو بە شوێنی یەکێتیە ئەیوو پیاگ نەبم وا بێ خۆم فڵان و فیسار پێ نەکەم ئەمەڵە ئینقلابیە مستەفای سەلیمی پەیجە فەیسبووکیەکەی پێداخست ئەو بارەسیەوەمە ئاوایان پێیەکە ئەمەڵە ئینقلابی ئەمەڵە ئینقلابی واقعی ئاوایان پێیەکە ڕووی هەرچی حەیز و دز و گەوادە دەریەخە چۆن پەیجەکە ئەنداخەن دەرەچن حیزی دیموکرات وا لە کەمپەکەی زاتی نییە دفاعکە لە کارنامەکەی کاکە مستەفای سەلیمی کورە حیز ئەو پەنای هاوردوو بە تۆ لە 82 و کاوراوە لە زیندانە کەس نازانێ زیندانی کێس کەس نازانێ ئەم کاورا کێس دوو چیقەچیقتان نەکرد لە بەرامبەرت دادگایەکە بۆی ئێمە هەر ڕۆڵەیەکی ئەو سەرزەمینەمانە بە هەر ئەنگیزەیەک فەقیریە دەستەنگیە تەجاوز پێکریاگیە هاڕیانە ئیحساسی بێوەتەنیە بە هەر ئەنگیزەیەک ئەدا لە هەر کەسێکی ئەو دەوڵەتە ڕۆڵەی ڕاپەڕینە و ئەشێ بە سەدان و بە هەزاران و بە ملیۆنهایان لێ دروست بێت لە خیابانەکانە سلێمانی و هەولێر و سنە و کرماشان و نەغەدە و پیرانشەر ئێوەی گەواد بە گولە هەڵدورێتەوە بە چەقۆ هەڵتان دوورێتەوە ئەوە من وا جێگەکەم فرە گەرم بوو بە ناوی پەیمانی حەیدەری و ڕاپەڕینی کوردەواری سربەخۆوە مەسئولیەتی عەمەلی ئینقلابی کاک مستەفای سەلیمی ئەگرمە ئوحدە و بە هەزاران و بە ملیۆنها ڕۆڵەی ئاوا دەبێ گەورە بێت لەم سەرزەمینی ئێمە و کاری ئێمەش ئەوەسە و هەر ئەو ئەنگیزەی وا مستەفا بووی و دای لە مەرکەزی فەرماندەهی نیروی ئینتزامی شاری سەقز هەر ئەوە پەیمانی حەیدەری کردووە بەمەی کە ئێستا هەز و لە بەرامبەری ئێوە بێسیاکە ئیستا کۆمەڵێ جندەی بەرە شاشەکانە تەلەڤیزیۆن بڕۆن مەسئولیەتەکەی بگرنە ئۆهدە بڕۆن بێژن ئەو کارەی وا مستەفا سەلیمی کردی عینە قارەمانیەتی بوو ئەوە ڕۆڵەی خەلەفی ئەم سەرزەمینە بوو خیابانەکانی سەقز ئێشێ ماچکەی وا ڕۆڵەی قارەمانی وای لێ تێتە دەرەوە ئێشێ بڕۆی ئسفالتەکەی ماچکەی وا ڕۆڵەی قارەمانی وا ئەداتە دەرەوە ئێوە گشتتان گەلە کۆمەتان کردگە تخمە پیاگ لە سەرزەمینە ئێمە نێڵن تخمە ئینسانە ئینقلابی و مەرد لە سەرزەمینە ئێمە نێڵن بە فەسادە مەفاهیمتان بە باشوور و ڕۆژهەڵاتە فاسدتان بێشەرەفینە و لە پشتە شاشەکانە تەلەڤیزیۆن و عەنتەریات بێن تۆ پارتی دموکراتی بێشەرەف دفاعەکەی لە خوێنە کاکە مستەفا تۆ ئەگەر گەوادی بڕۆ گەوادیەکەی پردێت کەوا کەنیشکە کوردەکە چەند ڕۆژ پێش تەجاوزیان پێکرد عێراقیەکان و ئێستاش تۆ خەریکی دەسماڵەکێشی بە شوێنیانە تۆ ئەو پیاگە نیەی تۆ هەر ئەوەی تەوا کەرکووکە تەحویلدا وەکو حیز کردگەسە ناو پات خەریکی پەترۆ دۆڵار ئەخۆیت و بەسەر گیانە ئەو مردمەوە پاڵە داگەسەوە فاسدی ئیبن فاسد وا پیاکتان لەم سەرزەمینە نەهێشت قاتی و قڕی پیاگە با بزانی ئەوە ئیمانە معجزە دروست ئەکا معجزە نییە کە ئیمان دروست ئەکا من لە داستانەکەی مفتشی ئاعزەمی داسایۆفسکی وتم وەختێ مەسیح زوهور ئەکا دەیان معجزە ئەکا و خەڵکەکە ئێژن هاتۆ مەسیح هاتۆ بە چاوی خۆیان دیان کەنیشکە مردووەکەی زیندی و کردو بەڵام کەسیان وەختی مفتشی ئاعزەم مەسیحی گرت نەڕووی لەگەڵ مفتشا شەڕکە بۆ چون کەس ئیمانی نەبوو سەدان معجزەکەی مادام ئیمان نەبێت باوەڕ دروست ناوێت بەڵام ئەمە ئیمانە معجزە دروست ئەکات ئیمان لە جنسی عەمەڵی کاکە مستەفا سەلیمیە ئەوەسە کوردایەتی لێ تێتە دەرەوە ئەوەسە ڕۆڵەی لێ تێتە دەرەوە ئینسانە کوردی و کوردیەتی لێ تێتە دەرەوە ئەوەسە کەس ناوێتۆ ساحێبی تا پەیمانی حەیدەری و ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ نەوێتۆ ساحێبی جنازەکەی لەسەر زەوی کەوتگە و کەس ناوێتۆ ساحێبی ئەنتەریات ئەکەن و خەریکن مسادرەی جنازە ئەکەن بیکەن بە سناریۆهای چەپەڵە بینە خۆیان
بەڵام ڕاپەڕینە کوردەوە لەسەر بەخۆم ئیجازەیانە پێ نادات. با بزانن ئەم جۆرە سناریۆ، ئەم جۆرە بازیە چەپەڵانە، ئەم حیزانە ئەیکەن چوار ئەمەڵە ئینقلابی وا لە کوردەوارە کۆیانەکاتەوە. جا ئەگەر بەناو خیابانەکانە سلێمانی و هەولێرە داتان لە ناو چاوانی ئەو حیز و دزانە وەکو کاکە مستەفا، وەکو ئەو ڕۆڵە قارەمانەی کوردەوا لە سەقزا یەک نەفەر ترازیە، نە ئوردوگای بوو، نە فاسۆلیای ئەخوارد، نە بە مەلایەن دۆلار پوڵی لە گیرفانە بوو. کەڵەشینکۆفێکی گیر هاورد و دای لە مەقڕی فەرماندەهی نیروی ئینتزامی ئەو ڕۆڵە قارەمانە 17 ساڵ لە زیندانە بوو بۆ خاتری هەر ئەویش بوو هەڵهات و ئێوە داتانە دەست و جمهوری ئیسلامی هەڵی کێشێ بیکەنە کارنامە بۆ عەلیە لووسکەی جەوانمەردی و جناح مخالف ناوی یەکێتی و پارتی دایگرێتە ملیە، بیکەنە بازی سیاسی بە ئیستفادەکردن و وروژاندنەوەی ئیحساساتە عمومیە مردم بابەتە ئەم میوانداریە. ئەو خاکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقا خاکی مەردان بوو زەمانێک، خاکی ڕۆڵەهای قارەمان بوو. ئەو خاکە ئێستا ڕۆڵەی گەرەکە هەڵی سێنێتەوە، ئێوەی نادروست وەکو کاک مستەفای سەلیمی چۆن هەڵی دوورینەوە بە فیشەک هەڵتان دوورێتەوە، تا بزانم کێ ئەوێتۆ خاوەنی ئەو کارنامە، تا بزانم کامە حیز و دز و جەردە و گەواد ئەوێتۆ ساحەوی عەمەڵی ئینقلابی واقعی. بەڵام بۆ سیلیکۆنکردن و زەمین خاوێنکردنەوە گشتتان ئامادەن ئەو کارنامە چون حیزێتی واتیابی کە نەهێنە خۆتان. لە خۆتان بپرسن کێ فێرتانی کرد خۆتان بەکەم بزانن. ئەم حیزبانە ئەمانەی وا کارمەندانە دەوڵەتانە منتەقەن، کێ ئێوەی فێر کرد کورد سووک و چروک بێت؟ ئەم حیزبانە کێ باعیس بوو تەنەفر لە خۆتان بکەن و خۆتان بە میلەتێکی شکست خواردوو ببینن؟ ئەم حیزبانە باعیس بوون ئەمانەی کە بەناوە دەم چەرمەگە کوردەواری خەریکن قسە ئەکەن و قەڵەم وا لە دەسیانە و نەهاد وا لە دەسیانە و جامعەی مەدەنین و مامۆستای میکرۆفۆن بەدەستن و ڕۆژنامە وانن و سەران حیزبین. ئەم حیزانە باعس بوون تۆی کورد تفکەی لە خوات، قینت بێ لە خوات، قینت بێ لە زمانت، قینت بێ لە هەڵس و کەوتت، قینت بێ لە ئاو خاکت، بەجێی بێڵی سەدان خەتەر و دەریا و خنکاندن بەجێ بێڵی پەنابوەریتە ئەوروپا یا لە ژێری دەستی ئەمانە داڕزیت و نابود بوویت و بکەویتە نابودی و ئینکاری خۆکردن، بکەویتە جاشێتی، بکەویتە لەشفرۆشی. کێ وای پێتان کرد؟ ئەمانە وایان پێتان کرد. ئەمانە چوار ڕۆڵەی قارەمانی ئاوا لەم سەرزەمینە نەما چون ئەمانە گەوادی وەکو خۆیانیان گەرەکە، حیزی وەکو خۆیانیان گەرەکە. ئەو حیزانەی ئاوسکریاگانەی حکوومەتە حەلیمی کوردەوار و حیزی دموکرات و حیزی کۆمەڵە و ئەوانەی دەور و پشتیان ئەمانەیان نەگەرەکە، ڕۆڵەی قارەمانیان نەگەرەکە. یەک ئەمەڵە ئینقلابی لە ساڵی 82 کاکە مستەفا داگێسی لەو مەقڕە یەکێتە ئیستە بەحسی نەکرد. هاتنە دەرەوە وتیانەوە دزوگە و چەتە بووگە و جەردە بووگە، دز و چەتەی ماڵی تۆ بووگە، پەزی تۆی برد، قاڕیەکەی تۆی برد. کامەسە شاکی خصوصی ئەم پیاگە دزیە کرد بۆ دای لە مەرکەزە فەرماندەهی نیروی ئینتزامی بۆ بانکی نەوەڕی. چی ئەکرد لە مەرکەزە فەرماندەهی نیروی ئینتزامی؟ ئێوە مشتی حیز و دزی بێشەرەف. ناوەنۆخ ساحێوی کارنامەکەی خەتەرناکە، ئەمە لە موسەلەحانەی دروست خەتەرناکە. وەختی دروست ئەدا لە ناو چاوی تەرەف، لە ناوی شاری سەقزە، لە ناوی دڵی شارە ئەدا لە مەرکەزی فەرماندەهی نیروی ئینتزامی دەوڵەتی چەپەڵی جوولەکەی ئانوسی ئێرانی. بە مەزاقتان خۆش نایە، کەیفەکەتان ئەشێوێ، کەیفی گەوات خانەکەتان ئەشێوێت. نا حەیتەران مەکەن، فرمێسکاڵەکی مەڵژێنن. ئەوە دڵمان سوودکە و دامانە تەحویل نە پارتی خاسە. تۆ ئەگەر گەواد و کوڕ گەواد نیت، مەسئولیەتە کارەکەی بگرەوەدا. بێژە قارەمانانە بوو، بێژە قارەمانە میلەتی بوو، سیاسی بوو، هەرچی حیزە سیاسیە، هەرچی گەوادە سیاسیە. نا ئەوە قارەمان بوو، ئەوە ڕۆڵە بوو. بێژە ئەو قارەمانە، ئەو ڕۆڵە من مەسئولیەتەکە یەگرمەوەدا.
مەسعودی بارزانی بێژە ئەو ڕۆڵەی قارەمانە وا دای لە بنیاد زۆڵم و فیشەک ئەوە من مەسئولێتەکە یەگرمە ئۆهدە تا بزانم خۆت بەیانی لە مەسیف سەڵاحەدین لەبەر فیشەک تاو تێری یا تاو نایەری کورە حیز و دز و ڕسوا ئێوە 5 کیلومتر دەوروبەرتان زاتان یەتەکان بخۆن 4,000 نیروی مدەڕع بە دەوری خۆتانە ئەجێڕن تۆ زاتە هەز لە ڕۆژەی ئینقلابی دفاعکەی چون ئەگەر دفاعکەی دانەی ئینقلابی لە خۆت تایی نەوێت هەڵا ئەتەکێنێ کونکوناکە تۆ زات نییە بیکەی مەچە زاتی ئەس دفاع بکە لە کارنامەی ئەمە خالدە لووسکە زاتی ئەس دفاعی لێ بکە ئەبەی مۆحتەدی زاتی ئەس بێژێ ئەوە ئەمەڵی ئینقلابی بوو حەزی پێەکەین ئەوە ڕۆڵەی ئێمە بوو وەکو جنازەکەی شەریف باجوەر لەسەر یا شەڕ بکەن بێژن هەنە ئێمە بوو شەریف باجوەریش وە کەپە بێڵ ئاگری ئەکوژاند و لە دار و دارستانەکانم مەریوان لە کاتێکا سەرزەمینە ئێمە زۆڵم قڕی کرد مردمە ئێمە و خاکە ئێمە تاڵان بوو هویەتی تاریخی و مێژووی ئێمە بە یەغما چوو قاتی و قڕی پیا و مرد و قارەمان لە سەرزەمینە ئێمە هات و ڕۆژگاری قەحبە و جەردە و خۆفرۆش و تەجاوز پێکریاک بە نەمادەکەی نادیا مراد و هەستیا سەر پێ لە ژێری دەسی قەحبەخانەکانی ئوروپا ئەم گەوادانەی پارتی و یەکێتی و کۆمەڵە و دموکرات و پەکەکەی بێشەرەف و ئەناسور گەوادیان وانە دەوروبەریانە بن کاک مستەفای سەلیمی ڕۆڵەی قارەمان ئەم سەرزەمینە بوو ڕۆڵەی ڕاپەڕینی بوو ئەوە سەوا ئێمە 4 ساڵ و 5 ساڵە هاواری بۆ ئەکەین بە سەدان و بە هەزاران ڕۆڵەی ئاوایشێ دروست بێ لە سەرزەمینە ئێمە گڵکۆی ئەو شەهیدە قارەمانەی کوردە خۆمان ماچەکەین بست بە بستی خیابانەکانی سەقز ماچەکەین کە ڕۆڵەی قارەمانی وای دروست کرد و ئومیدوارم هەزاران و سەدان و ملیۆنها ڕۆڵەی قارەمانی وابێت تا بنیاد درۆ و چەپەڵی و گەوادی و خوێڕێتی و بێشەرەفی کۆکاتۆ کەس ناوێت و ساحێوە ئەمەڵە ئینقلابیە کاکە مستەفا ئەو ئەمەڵە ئینقلابیە بە نەفعیان نییە نا چون ئەگەر بە نەفعیان بێ دانەیە ئەترازێ سەری تەجاوزەکە وا لە پردێ کردیان وەژنەکە عەرەبەکان کردیان نێچیروان و کوڕەکەی مەسعود ئەتۆپێنێت کۆسرەت ڕەسوڵ ئەتۆپێنێت پاڤڵ ئەتۆپێنێت لاغور ئەتۆپێنێت دانێ وەکو مەسعود سەلیمیان ئێشێلی تاین بێت مستەفای سەلیمیان ئێشێلی تاین بێت نادفاعی وا ناکەن دانێ ڕۆڵەوانە ئوردوگای هەز نە حیزی هەز نە حیزبی هەز نە لوقمە قازی هەز هیچ کامیانی نییە ئەددا لە میلی ئەسڵحەکەی و ئەڕواتە ناوە دەڵە دەوڵەتە ئێرانی ئەو ڕۆڵە ئەگەر دەدانەی لەو کوردەواری داگیرکرا و لایەنە عێراق بوایە تو ئەو پیاگەنەوی گەوات کەرکوب بەیتە دەسەوە تو زات نەئەکرد لە مەسیف سەڵاحەدین و سەری ڕەش دانیشیت نەت ئەتوانی دانیشی نەما قڕی پیاک هات قات و قڕی هات پیاگی کورد شەرمەکە ئیمڕۆ پیاگوێت شەرمەکە بنەڕێنێ و بێژێ من قارەمان و ئەم سەرزەمینە هەنە منە و تەسلیم ناوم قەزای دانەی ئەفغانی کەوێ لە تەواو و وجودە چەپەڵە ئێوە وا ڕۆڵە بوون لە بەرامبەری دنیا کاورایەکی چەپەڵی عەرەبیان نەدا بەدەسەوە نەهەندا بەدەسەوە ئەوەنە مرد بوو کاورای پەشتووی ئەفغانی ئەوەنە مرد بوو تەواوە دنیا گەلە کۆمەی تێکردن 20 ساڵ شەڕیان کرد سەرزەمینیان وێران بوو هەزاران تۆن بوومیان بەسەر ڕژا تەسلیم نەبوون نانوت غەڵەتمان کرد وتیان ئێمە مەردین ئێمە میێواندارین ئەمە ماڵە ئێمەش خۆمان بە پیاگ ئەزانین نەهێندا بەدەسەوە تۆ حیز و گەوات ئەوەنە فشارە بۆ نەهات کەرکووک و چۆڵ کرد دەرچووی وەکو حیز بوویتەوە خیانەتیان لێمان کرد دەی فیشەکێکە بنیاوە ناوچاوی خۆت و خۆتە بە تۆپاندایە پوفیوز ئێمە سکووتمان کرد سکووت وەختێ تۆ هەڵەبجە تۆمار کرد وە تەور سەر دانەدانەتانمان نەکەند نا ئێوە وەختی ئەنفالتان دروست کرد وەکو سەگ وەکو ڕسک نەفتی پیا بکەی و بیسووتێنی نەمان کرد پێتان تا ببن بە ئاینەی عیبرەتی تاریخ نەمان کرد پێتان
بۆیە ئەمڕۆ مستەفا تێتە دەرەوە بەسەر خوێنەکەی مستەفا کاسبی ئەکەن حەیتەرانی بەسەرەوەکەن بازی ئەکەن فەزاکە ئەشێوێنن مشتی قەحبە و جندە خۆتان دەرەخەن شەڕە سیاسیە جناحیە ناوی یەکێتیە فشار تێرن پارتی تێتە پشتی کورە تۆ پارتی لە توولە عمرە حیزە دنیاوگی تۆ خۆت خائنە دنیایت تۆ خۆت گەوادە دنیایت تۆ خۆت لەم تەوەهم و لەم فەسادەوا لە ناوەم سەرزەمینە ڕۆڵە سەرەکی ئەگەڕی ئەکبەر گەواد خۆتی بعد یەکێتیە بعد پێکاکاس بعد حیزە دموکرات و کۆمەڵان ئێوە ئەم مەردمتانە فاسد کرد ئەم سەرزەمینتانە بچوو کرد قەتیز کرد هەرچی گەوادیە کردتانە مد لەم سەرزەمینە ئەمەڵە ئینقلابی مستەفای سەلیمی ئێوە ئەتۆقێنێ تەڕیەکەن جێگەکەتان تەڕەکەن ئێوە بۆیە کەس ناچێ بە دەوری کارنامەکەیە ناچێ خۆی ناکا بە خاوەنە کارنامەی کاک مستەفا بە هەر ئەنگیزەیەک لێتدا بە هەر ئەنگیزەیەک هەر ڕۆڵەیەک لەم سەرزەمینە ئەدا لە سەرانە خائنە گەوادە داگیرکەر ئەم خاکە ڕۆڵەی قارەمانە ڕاپەڕینیە ئەم میلەتەسە یاد و خاترەی وەکو قارەمان لەبیر ناچێ داستان و چیرۆکی قارەمانێتی هەتایە هەر ئەمێنێتەوە وا قاتی و قڕی مەردەن هاتگە تۆ لە کامە سەرزەمین هاتیتە دەرەوە ئەو شارە سەقزە پیرۆزەوە ڕۆڵەی وەکو تۆیدا دەرەوە دەی بڕۆن فاسۆلیا بازە گەوادەکانە کۆیە دفاعی لێ بکەن دابیکەنە کارنامەتانەوە خۆ حەیتەرانتانە کرد بە شوێن کارنامەی شەریف و باجوەر بچن حیزەکانە دموکرات و کۆمەڵە بێ مەسعود بارزانی مافی لیژنەی مافیە مرۆڤ ئێمە لیژنەی مافی مرۆڤ دروستکەین ئێشێ مردوو زندگ ئێوە بێرین بیدەین لە سێدارە بابەتی لیژنەی مافە مرۆڤ ئەمانە بە هەموو تەوانیان و خەریکن لەم جەریانە داستانێکی قێزەون و بۆگەنی تر تێرنە دەرەوە ئەو لوسکەڵەتی هەڵدریاگەی بەچەند هاتهای ئەمنیەتیە منتەقە ئەو عەلیە و چەکن و کەرەکانە دەوروبەری و سپای پاسدارانە خەریکە تەوتەئەیەکی ترن لەگەڵ پارتیە ئاگاتان لێبێ لەسەر خوێنەکەی کاکە مستەفا ئێمە نە لە چەپەڵەمە ئەکەین نە دڵمان ئەسووتێت تف لە کەرامەتە یەک بە یەکمان وا سەرزەمینێکمان وا پیایتیا نەما یەکێ وەکو مستەفامان لە ساڵی 82 لە زیندانە و نەمان ناسی ئێمە پیاگین ئێمە دەرماڵمان هەست ئێمە ئەخلاقمان هەست ئێمە کوردین ئێمە موسڵمانین ئێمە مەردین کورە ئێمە چین ئێمە ڕۆڵەیە زوڵمی قبول نەکرد بە هەر ئەنگیزەیەک سەری لە زوڵمەدا گیرکەرە ئەم سەرزەمینە کوردەوارە ئەدات قبولی نەکرد نەبی لە ئەسلحەکەی دای لە ناوچاوانی دەوڵەتە ئێرانی ئەو ڕۆڵەی قارەمانە ئەوە زانکۆس ئەوە دانشکاس ئەوە معلمە ئەوە مامۆستاس ئەوە عەمەڵی ئینقلابیە ئەوە عەمەڵی محەممەدیە ئەوە عەینی محەممەد بوونە ئەو کارە سێشێ بیکەی ئەوە ئەو ئادرسە سێشێ بیکەی دا بڕۆن حیزەکانە دموکرات و کۆمەڵە جێگەمان گەرمە وەکو ڕاپەڕین ئەوە من حمایەتم لێ کرد ئەوە من لەم بریتانیا حمایەتم لێ کرد ئەوە وتم کارە ئێمەس حەزی پێیەکەین مدلە ئێمەس کارە ئێمەس کاری بۆەکەین دانە بە دانیشتانیشی وا پێ بکەینە وە لە کەلام خۆم ناگەڕێمەوە لەم ڕۆژگارە نەگریسەوە ئەم سەرزەمینە ئێمە بەدەستە ئێوە نابود بوو لە بین چوو مردممان تاڵان بوو مردممان فاسد بوو پیاگ نەما جامعە نەما ئینسانیەت نەما کەرامەت نەما سەداقەت نەما مەردی نەما ملهوڕی نەما حوڕیەت نەما ئازادی نەما گەشتتان فاسد کردیەوە وا لەم ڕۆژگارە ئەوە ئێمە افتخارەکەین هاو سەنگەری مستەفای سەلیمین ئێمە افتخارەکەین و ئومیدوارین ڕۆژێک بتوانین قاچ خەینە جێگە قاچەقیوە
ئەوە من بە تەمام قودرەتم و بە کەلامم مەسئولیەتم گرتە ئۆهدە و لێرە لەم بریتانیا دانیشتگەم دەی کوڕن ئێوە لە هەولێرا بیگرنە ئۆهدە کوڕن لە سلێمانی بیگرنە ئۆهدە کوڕن بە ناوی حکوومەتی حەلیمی کوردستان بێژن قارەمان بوو کورە گەوات ئەوەی ناوی سیاسیە یعنی حیز یعنی پوفیوز یعنی گەوات یعنی تەجاوز پێکریا ئەم سەرزەمینە ئێمە ڕۆڵەی ئینقلابی مبارزی قارەمانی گەرەکە لای ئێوە خۆش